يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە بەشی چوارەم و کۆتایی زنجیرە باسی تاوان و تۆڵەدا هەندێکی تر لەسەر تاوانەکان دەدوێین. تاوان ئەو وشەیە کە ئینسان بە بیستنی ناڕەحەت دەبێ، دڵی ناڕەحەت دەبێ، مێشک و گوێی وشەیەکی ناخۆش دەبیستێ. تاوانێک کە لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە، لەو کاتەوەی کەوا قابیل دەستی چووە خوێنی هابیلی برای خۆیەوە، لەو کاتەوە بەردەوامە تا ڕۆژی قیامەتیش بەردەوام دەبێ. ڕۆژانش وەکو وتارەکانی ڕابردوو عەرزم کردن بەداخەوە تاوان دەبیستین، تاوان دەبینین. هەر مرۆڤە وستەم لە مرۆڤێکی تر دەکا، هەر کەسێکە وستەم لە کەسێکی تر دەکا، هاوسەرە وستەم لە هاوسەرەکەی دەکا، دایک و باوکە وستەم لە ڕۆڵەکەی دەکا. ڕۆڵەیە و بێوەفایە بەرامبەر بەڕەنج و تێکۆشانی چەندین ساڵەی دایک و باوکی پەککەوتەی و بەخێویان ناکا. ئەمانە هەموو ستەمن، ستەمی سیاسی، ستەمی کۆمەڵایەتی، ستەمی بواری ئابووری و مادی و ماڵخواردنی یەکتر. سێ جومعەی ڕابردوو هەندێک لەسەر ئەوە قسەمان کرد، وتاری ئەمڕۆ باسی ئەوە دەکەین هۆکارەکانی تاوان چین، و باسی ئەوەش دەکەین لە تاوان و تۆڵەدا چۆن ئینسان تۆڵەی خۆشی بکاتەوە. لە بەشی یەکەما دەڵێن هۆکارەکانی تاوان یەکەمیان دڵڕەقی و بێویژدانی کە بەرهەمی بێدینی و دوور لە خواییە. ئینسان ئەگە بیری خوای نەبوو، ئینسان پەنا بەخوا ئەگە بیری قیامەتی نەبوو کە چۆن دەچێتەوە حزوری خوا و لێی دەپرسرێتەوە، وردە وردە دڵی ڕق دەبێ، بەرچاوی تاریک دەبێ، ویژدانی دەمرێ، حەسوودی و ئەنانێت و خۆپەرستی لەناو ناخات شەکەرە دەکا و دەبێتە دارێکی گەورە و ڕقدا دەکوتێ. لەو کاتەدا ئینسان ستەم دەکات، تاوان دەکات. ئەینە بڕواتان بێ بەڕێزان، ئینسانی ئیماندار پەپولەیەک نییە، فریشتەی بێپەڵە و بەفری بێپەڵە نییە. ئینسانی ئیماندار و خواناس و ئەهلی مزگەوتیش تووشی تاوان دەبێ، بەڵام بە ئاگادێتەوە. چەند جار تۆ خۆت ویستوتە کارێکی ناڕەوا بکەی، لە ترسی خوا گەڕاویتەوە. بیری خوا، بیری قیامەت، بیری بەجێهێشتنی ئەم دنیایە، چوونە ناو قەبر، لێپرسینەوەی بەردەمی خوا دەجێڕێتەوە. ئینسانی ئیماندار و خواپەرستی ڕاستەقینە بەرهەمی ئەم دینەی ئەوەیە نەک تۆڵە ناکاتەوە، دەژبورێ، ستەمیشت لێکراوە و توتی قەینا لەبەر خاتی خوا عەفوو بە. بۆیە خاڵی یەکەم کە ئینسانەکان تووشی تاوان دەکا دوور لە خواییە کە هەموو خراپەکانی بەدوودادێ. دووەمیان هاوڕێی خراپە. چەند جار جەریمە و تاوان لە ڕێی خراپەی هاوڕێیەکەوە تووشت دەبێت. قەدیمی وتویانە ئەساحب و ساحب، هاوڕێ ڕاکێشەرە. ساحیبەتان بینیوە هەواکێشێک چۆن هەواکە ڕادەکێشێ و وەلای خۆی دەبا. هاوڕێژ ئاوایە. چەند کەس تووشی قەتڵ بوو، چەند کەس تووشی خراپەکاری زۆر بوو، هەمووی لە ڕێی هاوڕێی خراپەوە. ڕەفیقەکەی پێی کرد، بۆی ڕازاندەوە، بوو بە هاوکاری. بۆیە خاڵی دووەم هاوڕێی خراپیش یەکێکە لەو شتانەی کە ئینسان بەرەو تاوان دەبا. سێیەم شت خوا لە قورئانە باسی عەرەق و قوماری کردووە وەکو دوو سەرچاوەی تاوان. ئەو کەسانەی کە پەنا بەخوا تێکەڵاو بوون لەگەڵ عەرەق خواردنەوە، تێکەڵاو بوون لەگەڵ پێڕی قومارچیان، لە تاوانەوە زۆر نزیکن. چونکە ئەوەی ئینسان دەپارێزێ لە تاوان و لە هەڵەی گەورە عەقڵیەتی. عەقڵت ناهێڵێ بەرەو خراپە بڕۆی، عەقڵ دەتجێڕێتەوە لە خراپەکان. بەڵام عەرەق خواردنەوە و سەرخۆش بوون ئیجازەدانی عەقڵە. ئینسان کە سەرخۆش بوو عەقڵی لەدەست دەدا، وا لە شێت خراپتری لێدێ، شێت هێشتاکانە لە هێندە خراپە دەگەڕێتەوە. ئینسانی سەرخۆش تووشی تاوانە گەورەکان دەبێ. توێژینەوەیەکی زانکۆی نبراسکا لینکۆڵن، ئەمانەی ئەم توێژینەوانەیان کردو بەڕێزان مسلمان نین.
ئەمانە توێژینەوەی زانستین کە کەسانی زانا لەو زانکۆ بە ناوبانگەدا کردویانە. ئەڵێن ئەو کاتێک کە ئینسان سەرخۆش دەبێ بە هەموو شێوەیەک ئارەزۆ جنسیەکانی دەجوڵێن، هەموو کاتێ هەوڵی ئەوە دەدا پەلاماری ڕەگەزی بەرامبەر بدا، پەلاماری ئافرەتێک بدا. هەروەکو راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ئەڵێ زۆربەی تاوانی دەستدرێژی سێکسی لەلایەن عەرەقخۆرەکانەوە لە جیهانا دەکرێت. لە ئەمریکا لە 132 تاوانی کوشتن لە کاتی سەرخۆشیدا بووە. لە ئەڵمانیا 1 لە سەر 3 تاوان و توندوتیژی لە ئەنجامی سەرخۆشبوون بە عەرەقەوە بووە. وەیە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرموویەتی اجتنبوا الخمر فإنها أم الخبائث. خۆتان بپارێزن خەڵکینە لە عەرەق خواردنەوە، بۆ هیچ جارێکیش توخنی مەکەون. قەت مەچۆ سەر مێزێک عەرەقی لەسەردانرا بێ ئەگەر نەشی خۆیتەوە، مەچۆ ناو سەیران و سەفایەکەوە کە عەرەقی تێدا بخورێتەوە، مەچۆ لەگەڵ پێڕی عەرەقخۆراندا مەنیشە ئیجتەنیبوو، نەک هەر خۆری مەیخۆوە، هەر خۆتی لێ دوورە پەرێز بگرە. فإنها أم الخبائث. چونکە بەڕاستی عەرەق خواردنەوە دایکی هەموو تاوانەکانە، هەموو تاوانێکی لێ لە دایک دەبێ و دایکیانە. ئیمامی عوسمان حەدیثێک دەجێڕێتەوە کە ئیمامی نەسائی بە ژمارە فەرموودەی 5682 بە صەحیح گێڕاویەتەوە، دەفەرمێ کابرایەک هەبوو لە گەلانی پێشوودا گەنجێکی خواناس بوو، خۆی یەکلایی کردبەوە بۆ عیبادەت و خواناسی و دینداری، هیچ بیری بەلای خراپەدا نەک دەندەڕۆیشت، ئاوڕیشی بەلای خراپەکاراندا نەدەدایەوە. ئەم گەنجە گەنجێکی قۆز، گەنجێکی ڕێکوپێک، گەنجێکی شایستە، ئافرەتێک حەزی لێ بوو کەوالەی نزیک بێتەوە، بەڵام ئافرەتێکی باش نەبوو. ئەو گەنجەش ئەو زەمانە واز لە دنیا هێنان هەبوو کە لە ئیسلامی ئەمەدا ئەوە نییە، وازی لە ژن هێنانیش هێنابوو. خۆی یەکلایی کردبەوە بۆ خواپەرستی و خواناسی. ئافرەتەکە کەسێکی بەدوادا ناروتی شاهیدیەک هەیە بۆ فڵان کەس، ئەگەر تۆ بێ ئەم حەقە دەچەسپێ. وتی باوەڕ ناکەم شاهیدی لاب بێ. وتی با محکەمە داوات دەکا ئەو ئافرەتە حەقێکی هەیە، ئەگەر تۆ شاهیدی بۆ بدەی ئەینا گونەهبار دەبی. بەم شێوازە لە سومعەکەی خۆی لە شوێنی عیبادەتەکەی بردیانە دەرەوە. کاتێک کە ڕۆیشت بردیە ماڵی ئافرەتەکە، دەرگاکانیان لەسەر داخست. هیچ مەجالی نەما. ئافرەتەکە وتی ئەگەر بێت و ئەوەی پێت دەڵێم ئەنجامی نەدەی هاوار دەکەم. ئەو کاتە خەڵک بڕوا بە من دەکا، بڕوا بە تۆ ناکا. ئەڵێن ئەو کەسەی لەژێر پەردەی عیبادەتا خۆی شاردبەوە سەیری کەن چ گورگێکە و پەلاماری چی داوە. وتی چی بکەم، تکال لێ دەکەم، من لەوانە دوورم. وتی ئەو کوپە عەرەقە هەمووی بخۆوە، یان ئەو منداڵە ساوایە بکوژە و بیخنکێنە لەو بێشکەدا، یان زینام لەگەڵا بکە. لەو سیانە کامیانت پێ خۆشە بیکە. ئینسانەکە ناچار بوو. وتی کەمترین زیانێک کە بیبینم لە خواردنەوەی عەرەقەکەدایە، بەڵام وتی دەبێ هەمووی بخۆیتەوە. تەواوی پێ خواردەوە بە هەموو شێوەیەک کابرا سەرخۆش بوو، هیچ عەقڵی لەسەر خۆی نەما. ئەمجا زیناشی کرد. پەلاماری ئافرەتەکەیدا، چونکە زانایان دەڵێن لە کاتی ئاو سەرخۆش بووندا ئینسان جنسی زیاتر دەجوڵێ. پەلاماری ئافرەتەکەیدا زیناکەشی ئەنجامدا. دواتر ئافرەتەکە وتی ئەو مناڵەش لە ناو بەرە، ئەینا ئاشکرات دەکەم، مناڵەکەش پێ لە ناو بەرد. لە ئەنجامی عەرەق خواردنەوەکەدا زیناکەش ڕوویدا و قەتڵەکەش ڕوویدا. وەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئوم الخەبائیث. بەڕێستان دەتوانن لە دادگاکان بپرسن، لە پۆلیس و ئاسایش بپرسن، عەرەقخۆر و قومارچی چەند برادەری خۆیان بەدەستی خۆیان کوشتووە، چەند کەس لە نادیدا برادەری خۆی کوشتووە، چەند قومارچی لەسەر قومار برادەری نزیکی خۆی کوشتووە کە هاوڕێی گیانی بە گیانی بوون. بۆیە سێیەم هۆکاری ئەنجامدانی تاوان بریتیە لە عەرەق و قومار. چوارەم تۆڕە کۆمەڵایەتیەکان، ئەم فەیسبوک و ئەنتەرنێت و شتێک کە ئێستا پەیدا بووە، ڕوویەکی ئیجابی و زۆر باشە. ئەوە تا ئێمە لە پەیجی مزگەوتی ڕێگەی بەهەشتەوە هەموو جومعان بە لایڤێکی ڕاستەوخۆ سەدان خەڵک لە ئەوروپاوە دەتوانێت بەشداری ئەم جومعەمان لەگەڵا بکە کە لە شوێنێکە مزگەوتی لێ نییە. بەڵام دیوەکەی تری ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بۆتە بەڵایەک و نەکبەتیەک بۆ ئەم خەڵکە. تاوانی زۆر پێ ئەنجام دەدرێ.
جاران ئەگەر کەسێک حەزی لە ئەنجامدانی تاوانێک بوویایە کوڕ و کچێک حەزی لە یەک بوویایە بیویستایە بە ناشەرعیش بە یەک بگا مەجالی نەدەبوو کچەکە لە ماڵی باوکی خۆی دابوو دەرگاکە پێوە درابوو کوڕەکەش دەرجێستایی باوکی دابوو ئێوارە دەچۆ ماڵەوە ئێستا دەنگ و ڕنگ لە پشتی حەو دەرگاوە بۆی ئامادەیە تاوانەکە ئەنجام دەدرێت چەند کەسەیە بە حساب لە ڕێگەی خێرەوە پەیوەندی بە یەکەوە دەکات واللهی تووشی کارەساتی وا دەبێت خۆشی سەری لێ سۆڵماوە ئەو تۆڕی ڕاگەیاندنە ئەو فەیسبووکە بە دەنگ و ڕەنگ ئینسانەکان بە یەک دەگەیەنێ شەیطانیش سێمە لە بینیاندا جاران ڕقل لە کەسێک بوو لە ماڵەوە دەدویست بڕۆی دوو قسەی ناڕەحەتی پێ بڵێ دوو قسەی سوێری پێ بڵێ بەڵام لە ڕێگادا پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتانی توش دەبوو چاکوچۆنی و مەرحەبایەک بەلای مزگەوتێکا دەڕوو دەموچاوێکی دەشت سار دەبەوە ئێستا کەسەکە کە دڵی گەرمەڕێک موبایلەکەی دەردێنەوە ڕاستەوخۆ قسەی لەگەڵ دەکا ڕێک قسە نەشیاوەکانی پێ دەڵێ ئەویش ڕاستەوخۆ دەیبیستێ بۆی دێ ئەڵێ وەرە بۆم بۆ فڵان شوێن ئەویش دەچێت بۆ فڵان شوێن چەند کەس لەم ئەنجامانەدا یەکتر دەکوژێ کەواتە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بەداخەوە بوونە هۆکارێکی گەورە بۆ دروستبوونی تاوان جاران تاوان دادەپۆشرا کەسێک تاوانێکی دەکرد دەگوت چوار کەس پێیان زانیوە ئیشەڵا ئەوانش پیاوی بەڕێزن دای دەپۆشن و کەس پێم نازانێ و تەوبەی دەکرد ئێستا یەخوا قاچن نەترازێ فەیسبووک حیای خەڵک دەبا تەواوی دنیا پێی دەزانێ نەوەکانی دوای خۆشت هەر دەیزانن تازە ناسڕێتەوە لە ئینتەرنێتە تۆمار کرا بۆیە کەسەکە دەڵێ تازە تەواو بووم تازە من مادەم هەموو خەڵک پێی زانیم لە تاوانە ڕۆ دەچێت حیای خەڵکەکانی تێدا دەبرێت بۆیە تۆڕە کۆمەڵایەتیەکان و موبایلیش یەکێکن لە سەرچاوەکانی زۆربوونی تاوان لەم سەردەمەدا پێنجەم ڕاگەیاندن دەستگاکانی ڕاگەیاندن تیڤیەکان و سەتەلایتەکان ئەوانەش بەداخەوە دەورێکیان هەیە لە ئەنجامدانی تاواندا ئازادی زۆر خۆشە لە وڵاتە هەبێ لە جیاتی 100 کەناڵی سەتەلایت خۆزگە 200 هەبوویایە بەڵام خۆزگەشتی باشیان پەخش کردایە ئێستا بەداخەوەم دەستگای ڕاگەیاندن کە لە هەموو ماڵەکە هەیە و کەسمانی لێبێ بەژنین تۆ لە شکۆگارێکی درێژی زستانە لە پاییز و زستانە لە ژوورەوەی هەر لە ئێوارەوە بەداخەوە خۆ خەڵک نە کتێب دەخوێنێتەوە نە خەتمی قورئان و تەسبیحات دەکا ئەم کۆنتڕۆڵە بەدەستەوە لەم کەناڵ بۆ کەناڵ لەو کەناڵ بۆ کەناڵ دەبینی چی دەبینی ڕۆژنامەنووس لای ئێمە کەسێکی بەڕێز و بە حورمەتە دەسەڵاتی چوارەمە لە وڵاتە ئەبێت جوانیەکان نیشاندا خراپەکانیش نیشاندا بە حکمەتەوە بە مەبەستی چارەسەرکردن بەڵام بەداخەوە ئێستا ڕاگەیاندکارەکانی ئێمە ئێستا بەشێک لە پەیامنێری تیڤی و ڕۆژنامەنووسەکان لەگەڵ حرمەتم بۆ تێگڕای ڕۆژنامەنووسان و پەیامنێران بەداخەوە کاریان ئەوەیە دەگەڕێ داخۆل لە شوێدا سەرەداوێک شتێک ڕووی داوە هێستا نە حاکم بڕیاری داوە نە پۆلیس قسەی کردووە هێستا هیچ ئاشکرا نەبووە ئەڵە فڵان کەس کوژراوە لەوە دەسێت دەستی فڵان کەسی تێدا بوو بێت کۆمەڵک ناو دەکوترێ یعنی هیچ ئێستا تۆ لە ماڵی خۆتەوە ئاگا لە هیچ نێت تاوانێک قوت دەبێتەوە بەرامبەرت ئەمجا چەند کەس دەدڵی خۆتا تاوانبار دەکەی ئەڵێن ژنێک کوژراوە ئەڵە بەخوا دەستی مێردەکەیەتی ئەڵێن پیاوێک کوژراوە ئەڵێن بەخوا لەوانەیە دەستی ژنەکەی بێ ئەتە تۆ نازانی تۆ ئاگەر لە هیچ نییە تۆ لە ماڵی خۆتەوە فڵان کەس ناناسی لەگەڵ ژیانی ئەوە نەبووی هەک ئەوەندە پەلە دەکرێ دڵسۆزانەش نییە زۆرجار وتومانە ئەوانە دڵسۆزی زیندوان نین نانخۆری مردوانن قەزەیەک ڕووی داوە تاوانێک ڕووی داوە ئەم نانی لەسەر دەخوا حەد لەوەی بە پەلە خێرا هەواڵەکە بنووسێ و بیگەێنێ لە دوای دەستێرەکەی زۆری شیوانیە چەند جار پۆلیس ئاسایش دادوەر دەپاڕێتەوە کاکە پێش دادگا مەکەون کاکە بڕیار مەدەن جارێ ئەو زووە ئێمە خۆمان دواتر بۆ ڕای گشتی بڵاوی دەکەینەوە ئەم پەلە دەکا نەخێر خواخوای مقابلەی کەسێکێتی و تاوانەکە گەورەکە ئەوە هۆکارێکی گەورەیە کە ئومێدەوارم ڕاگەیاندکارەکان دەستگای ڕۆشنبیری بە خۆیدا بچێتەوە بەڕێزان هەر شتێکت بینی هەر خەلەلێک دروست بوو لە وڵاتە یەکسەر مەهێنەستە تەلەڤیزۆن ئەزانی خەڵک بەلایەوە ئاسایی دەبێ ئەزانی ئێستا ئەو ئامارانی پۆلیسیش بۆ ڕاگەیاندن ئاشکرای دەکات خەتەرە ئەم ساڵ ئاشکرای کردووە لە سلێمانی 700 کەس دەسەد دزی گیراوە لە هەولێر 200 کەس گیراوە بۆ نمونە لە 2000 کەس گیراوە لە فڵان شوێن ئەوەندە کەس گیراوە ئەو کەسەی دزی کرد جاران شەرمەزار دەبوو پێعیب بوو بێتەوە ناو کۆمەڵگا ئێستا کە لە تەلەڤیزۆنەوە گوێی لێ دەبێ خۆباب لە فڵان کەس شارە 1000 کەس هەر ئەم ساڵ لەسەر دزی گیراوە کەواتە دزیکردن زۆر اعتیادیە هەر بەلاتەوە ئاسان دەبێت جاران ژن و مێردێک حتا ئەو پەڕی دایانویست بە یەکەوە بژین ئێستاڵە کاکە ئەم ساڵ لە مانگی یەکەمە ئەوەندە کەس لێک جیابوونەوە 100 نیکاح بووە 7 لێک جیابوونەوە
ژنەمەردێک لە جابۆ ئێمەش جێبینەوە قەیچێکە وەکو ئەو خەڵکە هەر بەلاتەوە ئاسان دەبێت بۆیە تەنانەت سڕیەتی پۆلیس و ئامارەکانیش بەو شێوەیە باش نییە بڵاو بکرێنەوە چونکە خەڵک جورئەتی تاوان دەکا بەڵام باشە بڵێ ئەم ساڵ بەداخەوە بەهۆی تیژڕەوی شۆفێرەکان و خراپی ڕێگاوبانەکان ئەوەندە خەڵک بۆتە قوربانی بەڵکو شۆفێرێک تیژڕەو نەبێ بەڵکو حکومت بەخۆیدا بچێتەوە ڕێگاوبانەکان چاکە ئەمە باشە بەڵام تۆ پێم دەڵێ ئەوەندە کەس دەستدرێژی سێکسی کردو و خەڵک هەر بەلاوی اعتیادی دەبێ ئەوەندە کەس دزی کردو ئەوەندە کەس پیاوی کوشتووە ئەوەی بیریشی لێ نەکردو لە کوڕجا خۆ ئەو خەڵکە کردوێتی قابلیت چی لێکراوە کەس ئیعدام کراوە لە وڵاتیان ناوەڵا دەی منیش هەر وەکو ئەوانە بەردەبم کاتە تۆ تاوانەکەت ئەنجامدا برای ڕاگەیاندکار و برام پامێرم پاشان ڕاگەیاندن دەوری ئەم فلیمە دۆبلاشکراوانەی کەوا لە دەرەوە بۆمان دێنن واللهی ئەوانە بەڕێزان نامۆن بە کولتوری کورد نامۆن بە دینی کورد کۆمەڵک کەناڵ دانراون لەم وڵاتەدا ئەم هەموو پارەی میلەتە ڕەشوڕوتیان لێ سەرف دەکرێ ئیش و کاری شەو و ڕۆژیان زنجیرەی 100 ئەڵقەی و 200 ئەڵقەی تورکی دۆبلاشکرا و زەهر خوارد و کراوی ئەم میلەتەن لەم ئێوارەوە حەتانی وە شەو و تا بەری بەیان ئەم زنجیرەیە دەڕوا ئەو زنجیرەیە دێ ئەو 100 و ئەو منافەسەی 200 دەکا ئەمە هەر هەمووشی چییە باسی ئەوەیە چۆن خیانەتی هاوسەری دەکەی چۆن فڵانکەس فڵانکەسی کوشت چۆن فڵانکەس فڵانکەسی سووتان چۆن جەنازەکەی فڕێدا وەرن غەیری ئەوە هیچیکەی تێدایە هیچیکەی تێدا نییە تۆ ئەگەر کەسێکی بەڕێزیش بی دڵنیا بە کاریگەری لەسەرت دەبێت چونکە زانانی کۆمەڵناسی پێمان دەڵێن ئینسان لاشعوری کاری لێ دەکرێت لاشعوری چۆنە تۆ قەت خراپەکار نی قەت خیانەتی هاوسەری ناکەی قەت خیانەت لە خێزانەکەت ناکەی بە حیاتی ئامادەنی چۆلەکەیەک کوژی نەک ئینسانێک بەڵام ئەگەر ئەم ڕووداوانە لەبەر چاوت ڕوویاندا وردە وردە ئاسان دەبن وردە وردە تێدەکەوی بڕواتان هەبێ خەڵک لەم وڵاتەدا لەبەر دەمی دادوەر ئاعترافی کردووە زینای لەگەڵ ژن خوشکی خۆی کردووە کە دادوەر و پۆلیس تینیان بۆ هێناوە چۆن ئەمە ڕووی داوتێتی وڵی لە فڵان زنجیرە دۆبلاشکراوی فڵان کەناڵەوە فێر بووم کە چۆن ئەو لەگەڵ ژن خوشکەکەی ڕای دەبوات ئافرەتەکەش توانە تۆ چۆن ئەم کارت کرد بەرامبەر بە خوشکی خۆی کەوا لە فڵان کەناڵەوە فێر بوو بەڕێزان ئەمانە هۆکاری تاوانن حیفە پارەی ئەم وڵاتە لە ئەمانەدا سەرف بکرێت ئێمە ئەم هەموو قوتابیەمان هەیە ئەم هەموو مامۆستا بەڕێزەمان هەیە باشە بۆ ئەم کەناڵانە ناکرێن بە کەناڵی زانستی پرسیارێک لاپەڕەی کتێبێک وێنەیەک دوانەیەک نامۆیە وەرە لەسەر تەلەڤیزۆن بۆم شیکەوە منداڵەکەی من بە دیارەوە دانیشە وەرە بابەتێکی کۆمەڵناسی دەروونناسی ئابووری ناسی خەڵک فێرکردنی کەسابەت کاکە وەرە فێری خواردنیکە وەرە فێری چێژ لە نانیکە هەر بەرنامەیەکی باشە بەڵام بۆ ئێمە ئەکتەرمان نییە بۆ ئێمە هونەرمەندی باشمان نییە ئەو هونەرمەندە تەمسیلکارانی وڵاتی خۆمان هیچیان کەم نییە ئەبێ حکومەت دەعمی ئەمانە بکە بەرهەمی جوانمان پێشکەشکەن نەک بەرهەمی لە دەرەوە هێنراو بۆ ئێمە کە چ زەرەرێکمان لێدا کەواتە خۆشەویستان ڕاگەاندنیش یەکێکە لە ئەسبابەکانی تاوانکردن لەم وڵاتەدا ئەی تۆڵەکردنەوە ئەمە 5 هۆکار بۆ تاوان ئەی چۆن ئینسان کەستەمی لێکرا تۆڵەی خۆی بکاتەوە یەکەم تۆڵەکردنەوە بە شەرمەزارکردنی بەرامبەر خوا لە قورئانە دەفەرمێ وەلەمەن صەبەڕ وەغەفەڕ ئینە ذەلیکە من عەزمی الئوموور هەر کەسێ ئارام بگرێ وەڵامی خراپەکار نەداتەوە کەسێ دوو لە ڕووی حرمەتی جەنابتان و ڕووی جەنابتان جوێنێکی پێدای قسەیەکی ناشیرنی پێوتی دڵی تەزاندی تۆ زمانی ئەو بەکار مەهێنە تۆ سەبرت گرت و ئارامت گرت و جوابن نەدایەوە دڵنیا بە دوای سەعاتێک شەرمەزار دەبێ ئەڵڵا وەڵی فڵان کەس لە من گەورەتر بوو ئەو قسە نەشیاوم کرد کەسی ئەو پیاوتر بوو جوابی نەدامەوە ئەوە تۆڵە لێکردەوە بە شەرمەزارکردنی وەغەفەڕە یان کردارەکەی ئەنجامدا دوای تۆ لێی بوردی جاری وایە بیر بکەوە کەسێک خراپەیەکی بەرامبەر کردووی دوای ساڵێک دێتەوە بەردەستت تۆ بە چاویدا نادەیەوە بیری ناخەیەوە ها فڵان کەس تۆ چ کاتێک بوو ئەو خراپەت بەرامبەر من کرد لە بیرتە چیت بەرامبەرکردن پێی ناڵێیتەوە بە مقابلی ئەوە لێی دەبووری چاکەشی لەگەڵ دەکەی واللهی ئەوە گەورەترین تۆڵەیە چونکە ئەو لە بیری ماوە ئەو لە بیری نەچۆتەوە چی بەرامبەر بە تۆ کردووە تەوەقوعی ئەوەی دەکرد ئێستا بیشکێنی و تەریقی کەیتەوە بەڵام کە دەبینێت تۆ عەفووشت کردووە سەرەڕای ئەوە چاکەشت لەگەڵ کردووە خەریکە بەناخی زەویدا دەڕواتە خوارەوە ئەوە تۆ شەرمەزارت کرد گەورەترین تۆڵە شەرمەزارکردنی بەرامبەرە بۆیە هەر کەسێک قسەی نەشیایی بەرامبەر کردی هەڵوێستی نەشیایی بەرامبەر نواندی تۆ ئارام بگرە تۆڵە و ئینتیقام مەکەوە ئەگەر ڕۆژێ ئیشی پێشت بوو بۆشی بکە ئەو کاتە گەورەترین تۆڵە شەرمەزارکردنی بەرامبەرە دووەم تۆڵەی کەسانی ژیر و عاقڵ ئەوەیە
کەسێک بەکەم سەیری کردووی دەڵێت تۆ قەت نابی بە هیچ هەوڵ بدە خۆت پێ بگەیەنە بەوە تۆڵەی لێ بکەوە بڵێ من ئەو کەسە نیم کە تۆ باست دەکردم بە کردار هیچت پێ ناڵێم خۆم بە خۆمدا دەچمەوە بۆ ڕوونکردنەوەی باسەکە تۆڵەی ژیرانە ئەم بەسەر هاتە حەقیقی سەرنج بدان خۆشەویستانم کابرایەکێ ئەندازیاری نەوتە عەلی نعێمی ئەندازیاری نەوتە دەرچووی زانکۆی لاهای ئەمریکیە وەزیری نەوتی سعودیەی پێشوو بوو ئەم پیاوە لەبەر دەم 10,000 کەسدا لە ئەمریکا وتاریدا ناونیشانی وتارەکەی ئەوە بوو لە منداڵێکی لادێنشینەوە بۆ دەرچوویەکی زانکۆی نەوت و وەزیری نەوت باسی ئەوەی کرد من تەمەنی مێر منداڵیم لە گوندەوە هاتمە شار لە شەریکەیەک لە سعودیە بە ناوی شەریکەی ئارامکۆی نەوتەوە ئیشم دەکرد کرێکار بووم وازم لە خوێندن هێنا بوو بەتەما بووم تا مردن کرێکار بم خزمەتکار بم کاشی بسڕمەوە قاپ بشۆم ڕۆژێکیان چەند ترمۆزەیەکی ئاوی ساردانرا بوو ئەندازیارە ئەمریکی و سعودیەکان ئاویان لێ دەخواردەوە هاوین بوو زۆرم تینوو بوو کەسیش دیار نەبوو ڕۆیشتم لەو ترمۆزە جوان و گرانبەها و ئاوە ساردانە پەرداخێکم پڕ کرد لە ئاو خواردمەوە ئاوەکە بەدەمەوە بوو ئەندازیارێکی ئەمریکی پژمری گرتم وتی ئاوەکەت مەخۆبی ڕێژە ئەو ئەندازیارە ئەوە ئاوی کرێکار نییە ئەوە ئاوی ئەندازیارە ئاوی کرێکارە دەبێت لەو دی بخۆیتەوە لە ترمۆزەی خۆتان بخۆوە بیهێنە بەرچاوت چ ناڕەحەتیەکە تۆش هەر وەکو ئەو ئینسانی ئەڵە زۆر بە خۆمدا شکامەوە سیرم کرد و تووڕە بووم بەڵام نە داوای لێبوردنم کرد نەوتم داوای لێبوردن لێ دەکەم نە پەلامارم دایەوە قسەیەکی پێ بڵێم یان بەدەست پەلاماری بدەم بڵێم هەی نامەرجە من پەرداخی ئەوم خواردوێتەوە خۆ تازە تێم کردو بۆ نەیاڵی بیخۆمەوە هیچم نەوت نە داوای لێبوردن نە تۆڵەی دەست و زمان هاتمەوە ئەو شەوە زۆر خەفەتبار بووم هەستم دەکرد باشە بۆ ئەو ئینسانە وای لێکردم پەرداخی ئەو چێ لەو ترمۆزە بیان لەو ترمۆزە بیخۆیتەوە باشە ئەندازیارێک و کرێکارێک هەر ئینسان نین بەڵام لە جیاتی ئەوەی بەیانی بۆی بچمەوە تۆڵەی لێ بکەمەوە خۆم بە مەراقەوە بکوژم بیرم کردەوە باشە بۆ من نبم بە ئەندازیار ئەو کابرایە چی لە من زیاترە بڕیارمدا هەر بەیانی چووم سەرەتای ساڵی خوێندن دەستی پێدەکرایەوە مانگی دەو ئەوانە بوو چووم ناوی خۆم نووسی و لە مەکتەبی شەوا خۆم داخڵ کرد پلەی ئامادەیم زۆر باش بڕی شەو خوێندن ڕۆژ ئیشکردن لەو شەریکەیە کە لە ئامادەیدا بە دەرەجەی زۆر باش دەرچووم سەرۆکی شەریکەکەی ئارامکۆ منی نات بۆ ئەمریکا بۆ خوێندنی ئەندازیاری نەوت لە ئەمریکا خوێندم و نەگەڕامەوە ئەوە هەر لە دڵما بوو هاندەرێک بوو پاڵی پێوەدەنام ئیلا دەبێت بم بە ئەندازیاری نەوت وەکو ئەو پیاوە بەکەلۆریەسم وەرگرت نەوەستا ماستەریشم خوێند هاتمەوە بوومە سەرۆک بەش لەو کۆمپانیایەدا کە ڕۆژێک تێدا کرێکار بووم ئەو ئەندازیارە ڕۆژێ هاتە بەردەمی مێزەکەم کە ئەو کاتە نەهێش ئاوەکە بخۆمەوە وتی تخوا ڕابردوو لە یاد کە ئەمڕۆ مۆڵەتێکم پێویستە ئیمزای جەنابتی دەیە ئیمزاکەم بۆ بکە هەڵەیەک بوو لە ڕابردوودا ڕوویدا ها خراپە هەر دەمێنێتەوە چەند ساڵە لە بیرەتی نەهێش ئەوە بخواتەوە ئەڵێ پێم وت من تووڕە بووم دڵنیا بە من ئینسانێکی ژیرم تووڕەش دەبم هەست بەستەمیش دەکەم بەڵام لەلایەکیشەوە مەمنونی تۆم ئەو قسەی تۆ نەبوویایە حتا مردن من لەم شەریکەیە کرێکار دەبووم کە نەتێش ئاوەکە بخۆمەوە تۆڵەی خۆم کردەوە بەڵام تۆڵە نە بە قسەکوتن بە تۆ نە بە لێدانی تۆ نە بە ئابڕووبردنی تۆ زمانی خۆم گرت و بە خۆم داچوومەوە پلانم بۆ داهاتووم دانا پلانێکی ژیرانە هەتا بووم بەو کەسەی ئێستا من بەرپرسی تۆم دواتر بوو بە وەزیر لە دەوڵەتە بوو بە وەزیری نەوت بەڕێزان ئەوەیە تۆڵەکردنەوەی ژیرانە تۆڵەکردنەوەی ژیرانە بە خۆداچوونەوەیە هەستکردنە بەستەم ئینسان نابێت جێل بێ هەرچی قسەت پێ بڵێ گوێی نەدەیتێ بەڵام تۆڵەکردنەوەکە بەوە بیسەلمێنە بە بەرامبەر تۆ ئەوە نەبووی کە ئەو باسی کردووی سێم تۆڵەی نەزانان دوو لە ڕووی جەنابتان تۆڵەی ئینسانی جێل و شێتەڵوکە چۆنە تۆڵە لە خۆی دەکاتەوە ئینسانێک کە دادەنیشێ خەفەت دەخوا ئەو چۆن فڵان کەس وای پێوتم ئەوە مەبەستی فڵان کەس لەو قسەیە لەو مەجلیسەدا من بووم دائەنیشێ ئەو شەوە خەوی لێ ناکەوێت ئەها ساڵێک لە ساڵان فڵان کەس ئەو خراپەی بەرامبەر کردم ئەمە تۆڵە لە خۆکردنەوەیە ناخی خۆت دەخۆی خۆت دەکوژی و فڵان کەسیش ئاگای لە هیچ نییە فڵان کەس هەر بە خەیاڵیشی دانایە تازە قسەکەی کردو و فڕێی داوە بەڵام هیوا هەیە بە قسەیەکەوە خۆی دەمرێنێ
تۆڵە لە خۆیەک ئەوە تۆڵە لە خۆکردنەوەیە خۆ بەرامبەرەکە زەرەتی پێ نەگەیوە ئەو ستەمێکی لێکردی تۆ دوو ستەمت لە خۆت کردووە تۆڵە لە خۆت مەکەوە یان کەسانێکان پەلاماری خۆیان دەدەن خۆیان دەکوژن فڵان کەس ستەمی لێ کردووە ئەم خۆی دەکوژێ خۆی بریندار دەکا یان شت دەشکێنێ هەیەشتی ماڵەکەی دەشکێنێ پیاوی وایە تووڕە دەبێ مەنزەڵی شێشتەکە فڕێداتە دەرەوە دە خواردنی خۆتە کاکە ئەوە تۆڵەیەک بە حساب لە خێزانەکەی تووڕە بووە مەنزەڵی خواردنەکە فڕێداتە کۆڵان فڕێداتە سەر جادا پیاڵەکە دەشکێنێ سوراحەکە دەشکێنێ ئاوەکە دەڕێژێ ئەوە تۆڵەی شێتانەیە ئەوە تۆڵەی نەزانانەیە بەهادی نووری لە لاپەڕەستی و دووی بیرەوەریەکانیدا دەڵێ لە مەنتیقەی تێکەی قەرەداغا کابرایەکە بوو ناوی عارف بوو کابراوێک بوو زۆر نەبوو نەدار بوو هەموو سەروەتەکەی لە ماڵی دنیادا گوێ درێژێک بوو پارچەیە زەیف چووکیشی هەبوو چەند تەنەکە گەنمێکی ساڵانە لێ دەردەکرد خۆی و ژنەکەی بوو مناڵیان نەبوو هیچی کەی نەبوو گوێ درێژەکەی دەبا بۆ ئاش و ئەوەی زەخیرەی ساڵەکەیەتی سێ چوار تەنەکە گەنمە بەباری گوێ درێژەکەوەیە کە گوێ درێژی لێ دەخڕی بۆ ئاش گوێ درێژ نەدەڕۆی کە بەرەو ماڵ دەیهێنایەوە چوارناڵی دەڕۆی کە ڕووی دەکردەوە ئاشەکە گوێ درێژ نەدەڕۆی ئەم کابرایە پەس دەبێت تۆڵە چۆن بکاتەوە هەر خەنجەرەکەی دەردێنە وەرگوڕی خۆڵی کە گوێ درێژەکەی دەدڕێ وەڵا گوێ درێژی خۆی دەکوژێ و گەنمی ساڵەکەشی لەناو خوێن و وەرگوڕی خۆڵی گوێ درێژا خەڵ دەبێت دەڵێ دەهاتەوە بۆ ناودێ جنێوی بە کەر و خاوەن بار دەگوت چێ زەرەدی کرد تەنها خودی خۆت ئەوەی هەشت بوو لە دەستتدا خۆت گوێ درێژ تازە زەرد ناکە ئەوە ڕۆی خۆی خستە ئاستی ئەو بێزمانە ئەو تاوانەی ئەنجامدا بۆیە دەبێت وریابی لە کاتی تۆڵەکردنەوەدا تۆڵەی نەزانانە نەکەیتەوە تۆڵە لە خۆن نەکەیتەوە چوارەم تۆڵەدانە دەست خوا بڕات بە ئاسایش نییە بە پۆلیس نییە بە دادگا نییە لەوە دەچێ بڵێ من ئاستی دەسەڵاتی فڵان کەسانیم ئەی دەسەڵاتی ڕەب العالەمین ئەی دادگای خوا بیسپێرە بە دادگای خوا ئەگە دەزانی لەم سەر زەوی هیچت بۆ ناکرێ دیسان تۆڵەی نەزانانە مەکەوە تۆڵەی ناعاقڵانە مەکەوە تۆڵە بدە دەست ئەڵڵا دڵنیا بن بەڕێزان حەت تاوانێک لەم سەر زەوێدا دەکرێ خاوەنەکەی پێش قیامەت لەم دنیادا سزاکەی دەبینێ جا گەورە بیان بچوو ئەوە دڵنیا بین هەمومان لەوە لیواڕۆکن مەحموود شێت خەتاب لە کتێبی عەدالەت السەماء باسێک دەکا کە کاتی خۆی لە بەغادا کابرایەک گەنجێک بووە کەشتی پێ بووە لە دیجلە و ئەوانەدا خەڵکی پەڕاندۆتەوە کچێکی گەنج و دایکی دەبینێت چەند جار قەدەری خواڕێیان دەکەوێتە ئەو دایانپەڕێنێتەوە دوای نیوەڕۆ دایانهێنێتەوە ئەمبەر ناسیاوی دروست دەبێت دڵی بە کچەکەدا دەچێت بەڵام باوکی کوڕا یان باوکی کچە ڕازی نابێ ئەم هاوسەرگیریە ڕووبدا کچەکە ماڵیان بار دەکا بۆ شوێنێکی تر و شوو دەکا بە کەسێکی تر و مناڵێکی ساوای دەبێت ڕۆژێک بەرە بەیانە و دەیەوێت بچێتە ماڵی ناسیاوێکی ئافرەتێکی بە تەنها بە کۆرپەیەکی ساوا لە باوەشیە دێتەوە سیر دەکاس ئەو کەشتێژ نەبێت لەبەرەوەی جەو ساف نییە و نیمچە بارانە بەس ئەوی لێیە کەسی تر نەهاتەوە بۆ کەسابەت و ئیش و کەشتێوانی بەس ئەم کوڕەگەنجە و بەلەمەکەی لەوەیە کە سەیری دەکا فڵان ئەو ئافرەتەیە کە چەند ساڵێک لەمە بەردڵی پێوەی بوو ئارەزۆ شەیتانیەکانی دەجوڵێن بە ئافرەتەکە دەڵێ باشمان بۆ ڕێکەوتووە چەند ساڵ من مشتاقی گەیشتن بە تۆ بووم وەرە ئێستا لەو بەردەت پەڕێنمەوە دەت بەمە کەیلێک خانوویەک شتێکەوە دەستم لەگەڵ تێکەڵاوکە ئەویش یەکەم دەست شەرم لە خوا بکە دوم شەرم لە خۆت بکە من ئێستا هاوسەرم هەیە منەوە تا کۆرپەیەکی حەڵاڵم لە باوەشایە ومێدەوانم تۆ ئافرەتێکی لە من باشترت بەنسیب بێ من کوڕێکم لە تۆ باشتر بەنسیب بووە ئەڵێ من ئەو قسانە نابیستم من ئەوانە نازانم باوەش دەکا بە ئافرەتەکەدا و مناڵەکەی لە باوەش دەردێنێ ئەڵێ ئێستا کەس ئاگای لێ نییە ئەم مناڵە دەخەمە ئەو ئاوە دەیخنکێنە مەگە دەستم لەگەڵ تێکەڵاونەکەی ئافرەتەکە زۆر بە حیا و بە شەرم دەبێ ئەڵێ بەخوا نەک مناڵەکە خۆشم کوژی پەنجەت بەرم ناکەوێ یەکتری دێن و دەبەن و مناڵەکە فڕێداتە ناو ئاوەکەوە مناڵی کۆرپەی ساوا دەخنکێنێ ئینسان کە لە خوا غافڵ بوو کە لە شەهەواتا ڕۆچ و هەموو تاوانێکی پێدەکرێت ئەو مناڵە بە گریان و فڕێداتە ئاوەکە و مناڵ دەڕوە ئافرەتی داماوە دەڵێ هەی خوانە ناز دەوێت تۆڵەی لێ بکاتەوە ئەویش ئەو بخاتە ئاوە بەڵام کوڕەکە زاڵ دەبێ بەسە کچەکەدا و ئافرەتەکەش بە دووی مناڵەکە فڕێداتە ئاوەکەوە دایک و مناڵ بێسەر و شوێن بوون هەموو خەڵک دەگەڕا بۆیان دەگریا بۆیان ئەمیش یەکێک بوو لەو کەسانەی بە حیساب بە پەرۆشەوە دەگەڕا خۆی وەک نەک تاوانبار بە پەرۆش نیشان دەدا بۆ ئەم قەزەیە تاوان داپۆشرا
نە پۆلیس و نەدادگای سەرزەوی زەفەریان پێ نەبرد چێ ئەم منداڵ و دایکەی کوشت کەس نەیزانی تاوان بە هەموو شێوەیەک بزر بوو ساڵان تێپەڕین تاوانبار هەموو جار کە دەچۆوە ناو کەشتەکەی و دەگەیشتە ئەو ئاستا مچوڵکە بە لەشیا دەهات ویژدانی دەی جوڵاند و ئازاری دەدا بۆیە لە تاواناوەتی نەوەک ڕۆژ لە غافڵگیر بم و باسێک بجێڕمەوە بڕیاریدا کە شتێوانی بگۆڕێ بە قەسابی چوو بە شاگردی قەساب و گۆشتفرۆشێک هەتا فێری پیشەی قەسابی بوو 20 ساڵ زیاتری بەسەرا تێپەڕی بەیانێکیان قەسابەکان هەموو دەزانین زوو دەچنە مەیدانی ئاژەڵ و ئاژەڵیان ئەو کاتە سەربڕینخانە نەبوو بیکڕن بێنێتە دوکانەکەی خۆی چەقۆیەک چێردێکی گەورەی سەربڕینی پێیە گەیشتە سەر کابرایەک ناڵە ناڵی بوو وتی فریام کەون ڕای کرد بۆ سەری و چەقۆکەی کەوتە خوارەوە و بەسەر جەنازەیەکی خوێناویدا کەوت خەڵک و خوا کۆبوونەوە وتیانەوە چیت کرد و پیاوەت بۆ کوشتی با وەڵام من نەمکوشتووە پۆلیس گرتی وتیان تۆ قاتڵی بە چەقۆی تۆ کوژراوە بخوێنی لەشی ئەوت پێوەیە ئەم بەیانێت تۆ بۆ لەسەر ئەو جەنازەیە بووی هەرچی هاواری کرد هیچ بەڵگەیەکی تر نەبوو لەسەرەوەی ئەم کەسە کوژراوە ئەم خەسابە نەیکوشتە بێ کە چوونە سەری بریندار ڕۆحی دەرچوو بوو هیچ قسەیەکی بۆ نەکرا بردیانە بەرپەتی سێدارە ئاخر قسە لیوا ڕوکن مەحموود شید خەتاب دەڵێ کە خۆم لەوێ بووم هاواری کرد وتی تو خوا جەنابی دادوەر جەنابی حاکمەکان بگەڕێن بە دووی بکوژی ئەو پیاوەدا دڵنیا بن من نەمکوشتووە بەڵام ئەم سێدارەیەم حەقی خوایە لێم دەکرێتەوە من ئێستا حشانی ئیعدامم چونکە 20 ساڵ لەمەوبەر مناڵێکی ساوا و دایکەکەی من کوشتومە ئەو ڕووداوی ئەو ساڵە کە بزر بوو ئەو تاوانە من کردومە ئێستا کە ئیعدام دەکرێم حەقی خۆمە بەڵام ئەو کوژراوە من نەمکوشتووە بگەڕێن بە دووی قاتڵەکەیدا بەڵام من حەقی خۆم وەرگرتەوە چاو لێ ئەو کاتەی کەوا دەزانی دنیا کەس پێت نازانێ رب العالمین بە ئاگایە لە شوێنێکا تووشی داواکەت دەکا کە خۆت زەفەرت پێ نەبردووە بۆیە تۆڵە بدە بەدەستخوا پێنجەم تۆڵەی بەدادگا قیساسی پێڵەن لە ڕووی شەرعیەوە بەڕێزان خوا لە قورئانە دەفەرمێ وەلەکم فی القیصاص حیات یا ئولی الألباب لعلکم تتقون سوورەتی البەقەرە ئاەتی 179 ئەی خەڵکی نەبزانن لە قیساسە ژیان هەیە ئەی خەڵکی عاقڵ و ژیر بۆ ئەوەی خۆتان پارێزن لە تاوانی کوشتن ئەم ئاەتە قورئانیە وشەکانی کەم بەڵام ماناکانی زۆر بەڵام بزانین قیساس تۆڵە هەر ئەوەیە ئەگەر کەسێک لێ کوژرا تۆش ڕێک پەلاماری لێبی کوژیەوە نەخێر ئێمە بگەڕینەوە بۆ وشەی قیساس لە قورئانە لە وشەی قەسەوە هاتووە قەسە الشەیء ئیذا تتبعه بە دووی شتێکە وێڵی و هەنگاو بە هەنگاو دووی دەکەوی ئەوە قیساسە وەکو لە سوورەتی قەسەسە ئاەتی 11دا لە باسی خوشکەکەی موسا پێغەمبەرا دەفەرمێ وقال لأختیه قصیه ئەی تتبعی ئەخبارەه شوێنی هەواڵەکە بکەوە ئەم ئاەتە بە کورتی و پوختی پێمان دەڵێ ئەگەر کەسێکت لێ کوژرا جەرگت بڕدرا پشتت شکێندرا زوڵمت لێکرا نەچی پەلاماری تفەنگ بدەی و خێرا بچی زەلامێ بکوژیتەوە نەخێر قیساس ئەوەیە بە وردی شوێن تاوانەکە بکەوە بە وردی هەنگاو بە هەنگاو بیدە دەست پۆلیس و بیدە دەست دادگا ئەی پۆلیس و دادگا تۆش لە خوا بترسە تۆش بەرتیل مەخۆ تۆش حیزبیانە مەکە تۆش دەسەڵاتدار و بێدەسەڵات مەبینە تۆ بە شوێن حەق و دادکەوە ئەی وەزارەتیدا تۆ تەرازوت پێیە ئامان نەهێڵی تەرازۆکە بەلای یەکێکا لار بێ چونکە خوا لێ پرسینەوە لەگەڵ دەکا إن الله يأمر بالعدل وەزارەتی عدل تۆ لەو ئاەتە وەرتگرتووە بەڵێ قیساس بیدە دەست پۆلیس ئەویش هەنگاو بە هەنگاو بە دووی تاوانە دەبێ بڕوە بەڵگەی تاوان کۆکاتەوە بکوش دەدۆزێتەوە بەڵام ڕەم بێت لە بکشتی بکوژەکەەوە هاندەرێک هەبوو بێت چێ ئەم بکوژەی بەکرێ گرتووە چێ هانی داوە چێ فێری کردووە نەک تو پڕ بڕیار بدەیت ئەمەی دەستگاکانی ڕاگەاندن جارش کە دەچمەوە سەری تەلەڤیزۆنێک سەر پێمان دەڵێ ئەوە دایکێک و سێ مناڵی بێت تاوان بوونە قوربانی هەمومان جەرگمان دەبڕدرێ بەڵام ناوی چەند کەسێکی کەش دەڵێ ئەوە ئیشی پۆلیسە ئەوێ پۆلیس هەنگاو بە هەنگاو بە کامێرەی چاودێری بە شاهید حاڵ بە بەڵگەی تاوان و پەنجەمۆر بگەڕێ سەرەداوی ڕووداوەکان ئاشکراکە بەداخەوە ئەو ڕووداوی کە هەموو کوردستانی هەژان کە سێ پەپولەی ئاسایی لە شارۆچکەیەکی ئەم کوردستانەدا لەگەڵ دایکیانە بێتاوان سووتێندران تاولێ ئەوە تقریبا 11 ڕۆژە تا ئێستا پۆلیس جورئەتی ئەوە ناکا پێمان بڵێ ئەم ئاگرە شۆرتی کارەبا بوو ئەم ئاگرە بە بەنزین بوو ئەم ئاگرە بە غاز بەردانەوە بوو چاولێ ناوترێ
بۆیە خەڵکیش خۆی گوناهبار دەکا لە ماڵەوە یەشەڵە فڵان کەس بووە یەشەڵە نەخێر دەوانەی دەستی فڵان کەس بوو بێ یەشەڵە خزم و کەسوکارەکەی بوو بێ هەموو خۆمان گوناهبار دەکەین چونکە کاتێ ئیشی ئێمە نییە وەلەکم فی القیصاس قیصاس گەڕانە ورد بە ورد بە شوێنی تاوانبارە گەڕانە بەدوویدا بۆ ئینسانی عاقڵمەند ژیان هەیە جا قورئان دەفەرمێ حەیاتون خۆی بە حەیەواتون دەنووسێت لە قورئانە یعنی ژیانی ڕاستەقینە بە نەکیرەیی هاتووە لەبەر گەورەی ژیانەکە پێمان دەڵێ ئەگە قیساس و تۆڵەسەنەوە هەبێت لە بکوش خەڵک ناکوژێش دەژێتەوە جارشکە چونکە یەقینی هەیە کە دەکوژرێتەوە نەک چەند ساڵێک ئەڵە 15 ساڵ زیندانی بۆ دەبڕێتەوە شەویشی بۆ حسابە 7 ساڵ دەبەر دەبێ و دەژیرێ و بەدیا تەلەڤیزۆن و سەتەلایتەوە دانیشتۆ و نان دەخوا و قەڵەو دەبێ و لەو سەردێتە دەرەوە پیاوێشکە دەکوژێتەوە نابا بەو شێوەی کە فڵان کەسی کوشتۆ دوای لێکۆڵینەوەی دادگا حکمی دادگای بەسەرا جێبەجێ بکرێ بکوژرێتەوە کەواتە ئەومان ڕزگار کرد دووەم خەڵک ناکوژرێ سێم کۆمەڵگا ئەمین دەبێ حەیاتون ژیانی ڕاستەقینە ئەو کاتەیە کە تۆ لە خوێنی خۆت ئەمین بی کە بکوژ بزانێ دەکوژرێتەوە کە مەزلوم بزانێ حەقی دەسێنرێتەوە کە خەڵک ئەگە کەسێکی لێ کوژرا پەلاماری تفەنگ نەدا و تاقون تفەنگ و خزم و کەسوکار کۆ نەکاتەوە بزانێت دادوەر هەیە حەقەکەی خۆی بۆ وەردەگرێتەوە وە سزای تاوانبار دەدا بۆیە قیساس یەکسان نییە بە ئینتیقام لە قورئانە یەکسانە بە تەئدیب و ئیسلاحی کۆمەڵگا و بنبڕکردنی قتڵ و تاوان لە کۆتایی وتارەکەماندا ئاماژە بە دوو ئاگاداری دەکەم یەکەم کەسێک تاوانێکی کرد نابێ باوک و برا و قەوم و خزم و کەسوکاری بە چاوی سوک سیر بکرێن دەبێت تەنها تاوانبار سیر بکرێ ئەولادی تۆ تاوانێکی کردو تۆی بە ڕێزی ڕیشسپی لە ماڵەوە ئاگال لە چییە ئەگە دەستت لە تاوانەکەدا نەبوو بێ کوڕێک تاوانێکی کردو کاکە خوشکەکەی تاوانی چییە خوشکێک گوناهێکی کردو تاوانێکی کردو براکەی ئاگای لێ نییە بۆیە نابێ ئێمە ئەم مەسەڵانە تێکەڵاوکەین نەفرەت لە هەموو عەشرەتەکەی بکەی نەفرەت لە هەرچی کە سوکارێتی بیکەی ئەخر ئەوان تاوانیان نییە تاوان تەنها لەسەر تاوانکار و یاریدەدەرەکانی سپوت دەبێت دووەمیان هەر کەسێ تاوانی کردووە هەر کەسێک گوێی لەم وتارەیە و چەند چوار وتارە بیری دەکاتەوە تاوانێکی ئەنجام داوە بە مەرجێک لە کاتی ئەنجامدانی تاوانەکەدا نەڵێ من دەچم فڵان کەس دەکوژم دوایی تەوبە دەکەم ئەوە خواتۆ بەل لە قبوڵ ناکات چکە توان خوال لەبیرە و ئیهمالی دەکەی هەر کەسێک هەر تاوانێکی گەورەی ئەنجامدا بێ هەر چەند تاوانەکە گەورە بێ دەرگای تۆبە لێدا ناخرێ مادام ئەو کاتە نەفس و شەیطان تویان بە هیلاکا بردو بە سەهویان بردی ئێستا کە بە ئاگا هاتوویەوە بەڕێزم دەرگای تەوبە لێدا ناخرێ قورئان لە باسی ئەصحاب الأخدودە لە ئاەتی 10 سوورەتی البروجە دەفەرمێ ئەو پاشا و دەسەڵاتدارانەی کە منداڵی ساوا و ژنی بێتاوان و پیاوی بێتاوانیان لەسەر خواناسی فڕێ دەدایە ئاگرەوە بە ئاگر دەیان سووتاندن ئەو جەریمە گەورە بە هەزاران خەڵکی موسڵمانیان بە ئاگر سووتاندووە خوا هێشتا لەبارەی ئەوانیشە دەفەرمێ ثم لم يتوبوا پێش ئەوەی بمرن تەوبەیان نەکرد بێ هێشتا دەرگای تەوبەیدا نەخستووە بۆیە هەر چەند تاوانت کردووە بڕۆ خۆ ڕادستی یاسا بکە خۆت ڕادستی ئەو کەسە بکە کە تاوانەکەت بەرامبەری کردووە نایبێ قیامەت کە تەوبەشت کرد لە بینی خۆت و ئەڵڵادا دڵنیا بە ئەڵڵاه لێت خۆش هەر دەبێ دەرگای تەوبە لە هیچ تاوانبارێکدا ناکرێ بۆیە ڕۆمە چۆ لە تاوانە بڵێ تازە تیاچووم ئیلا بیر لە تەوبەکردن بکەوە ئێمە ئێستا بەرە و کۆتایی ساڵی زاینی دەڕۆین و ئەمە کۆتا وتارمان بوو کە لە سیدەکە بە ئیزنی خوا هەمووی تۆمار دەکرێت ساڵی 2018 بەرەو ساڵی 2019 دەڕۆین لە چەند ڕۆژی داهاتوودا لە 3 ڕۆژی داهاتوودا ومێدەوارین کە ئینشاءالله ساڵێکی پڕخێر و بەرەکەت بێ دەچینە سەری ساڵی زاینی یادی لەدایکبوونی پێغەمبەری گەورە و بەڕێزمان عیسای کوڕی مەریەم عەلەیهیم الصەلاة وەسەلام سەلامی خوا لە عیسای کوڕی مەریەم برای پێغەمبەرمان محەممەدی مستەفا بێ سەلامی خوا لەسەر مەریەمی پاداوێن پاک بێ ئەو بنەماڵە بەڕێزەی ڕەمزی لێبوردن و چاوپۆشی بوون عیسای کوڕی مەریەم پێغەمبەری ئولوالعەزمی خوایە ڕێز دەگرین لە یادی لەدایکبوونی ئێمە با حەقترین لە مەسیحیەکان بە یادی لەدایکبوونی عیسای کوڕی مەریەم چونکە عیسا فێری ئاشتیمان دەکا عیسای کوڕی مەریەم سەلامی خوای لەسەر بێ هەموو ژیانی بەرەکەت بوو وەجەعەلەنی مبارەکەن ئەینەما کونتو بۆیە بە مەسیحیەکانی دنیاش دەڵێن ئێمە وەکو مسڵمانان چاومان لێتانە ئەی مەسیحیەکانی دنیا کە کار بەدەستانی گەورەی زەوین بەرەکەت لەسەر زەوی بڵاوکەنەوە ئاشتی لەسەر زەوی بڵاوکەنەوە تخوا مەبنە سەبەبی شەڕ و ئاژاوە لە جیهاندا چونکە عیسا بەرەکەت بوو لە هەر شوێنێک بێ عیسای کوڕی مەریەم
عەسی نەبوو، جەبار نەبوو، قسە توند نەبوو، ئینسانێکی نەرمونیان و لە سەرخۆ لێبوردە بوو. بۆیە لە یادی لەدایکبوونی حەزەتی عیسا پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ کە سەری ساڵی زای نییە، ئەبێت لێبوردە بین، ئەبێت لە یادی لەدایکبوونی ئەو سەروەر و سەردارەدا کە پێغەمبەرێکی ئولول عەزمی خوایە و برای پێغەمبەرمان محەممەدی مستەفایە فێری لێبوردن و چاوپۆشی بین. لە یادی لەدایکبوونی حەزەتی عیسا پێغەمبەردا سەلامی خوایان لەسەر بێ لەسەر هەموو پێغەمبەران ئەو دەرسە وەردەگرین. یادی سەری ساڵ فێری ئەوەمان دەکات زمانت بپارێزە. مەریەمی پاکداوێن خی گەورە مناڵێکی بەبێ باوەک پێدەبەخشێ. بە هەزاران خەڵک لەو سەردەمەدا گومڕابوون، دەیانگوت چۆن دەبێ ئافرەت بەبێ مێرکردن منداڵی بێ. مەریەمیش پاکداوێنترین ئافرەتی سەرزەوی، خۆش شاهیدی پاکی بۆ دەدا. مەریەمی پاکداوێن و باخلاق ڕەمز و سەرمەشقە بۆ ئەو خوشکانەی کە بوختانیان پێدەکرێ. ئەی ئەو خوشکەی کە بوختانت بۆ دەکرێ، ئەی ئەو کچەی کە بوختانی ناحەقت پێدەکرێ، دڵ ناڕەحەت مەبە، خۆت مەکوژە، خۆت بدە پەناه خوا، چونکە کاتی خۆی مەریەمی پاکداوێنیش بوختانی بۆ کرا. بوختانی بۆ کرا و شەرەف و ئابڕووی دەیوێن ریزلەکەدار بکەن، بەڵام خوا فریای کەوت. زمانت پارێزە، تۆ بەس ئەوەندە بڵێ حەقی خۆم دەدەمە خوا. هەر کەسێ بوختانی بۆ کردی، مادام خۆت وەکو مریەم پاکی بڵێ خوایە بە تۆی دەست پێرم، خوایە زمانم ناخەمە دەمی زمان پیسان و منیش بوختان بۆ خەڵک ناکەمەوە. بۆیە یادی لەدایکبوونی حەزەتی عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ حەق ئێمەی مسلمانانیش بیکەینەوە. ئێمەش لەگەڵ مەسیحیەکاندا، مەسیحیەکانی کوردستان، مەسیحیەکانی شاری هەولێر لە دێر زەمانەوە ئەگەر هاودینمان نەبوون بەڵام هاوژینمان بوون، ساڵانێکی زۆرە لەم شارۆ لە شارۆچکەکانی کوردستانە بەیەکەوە ژیاوین، قەدر و حرمەت و ڕێز و تەبایی لە بینماندا بووە. ئەبێ یادەکان بکەینەوە هەوێنی ئاشتی، ڕێز و حرمەت بەیەکەوە نواندن، هەمومان دەچینەوە باوەشی خاکێکەوە کە خاکی پیرۆزی کوردستانە، هەمومان خوای ڕەب العالەمینمان هەیە. خۆزگە بە مەسیحیەکانی دڵنیاش دەڵێن ئێمە چەندە عیسامان خۆش دەوێ، چەندە مەریەممان پێ پاک و بە ڕەوشت و بە ئەخلاقا شاهیدی داوێن پاکی بۆ دەدەین، چەندە بە گەورەیان دەزانین ئێوەش محەممەدی مستەفای ئێمە صلی الله علیه وسلم ئاوا سیرکەن. هەموو پێغەمبەران جیاوازیان لە بەینا نەکەین، هەموو پێغەمبەران پێغەمبەری بەڕێزی خوان، هەمویان فێری ئاشتی و تەبایی و لێبوردن و بەیەکەوە ژیانمان دەکەن، دەبات چاویان لێ بکەین. یا ربی خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی، یا ربی خوای ڕەحممان پێ بکەی، خوای گەورە بە ڕەحمەت و میهرەبانی خۆت لە تاوانکردن بمان پارێزی، یا ربی خوای لە تاوان بمان پارێزی، یا ربی خوای کە تاوانمان بەرامبەر کرا دڵمان گەورەکەی، تۆڵەی ژیرانە بکەینەوە، تۆڵەی نەزانانە نەکەینەوە. یا ربی خوای دڵمان گەورەکەی لێبوردە بین بەرامبەر بۆ کەسانی خراپەیان بەرامبەر کردوین. یا ربی خوای پەروەردگار شیفای نەخۆشەکانمان بنێری، یا ربی خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری، یا ربی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی و لێیان خۆش بی، ئەوانەی دڵبەخەمەن دڵیان خۆشکەی، ئەوانەی نەبوو نەدارن دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیەوە. یا ربی خوای هاتنە پێشەوەی ساڵی تازەی زاینی دەرگایەکی ڕەحمەت و میهرەبانی تۆمان لەسەر بکرێتەوە، کوردستانمان ئارامتر بێ، لە فیتنەی ناوخۆ و بەرەکی ناوخۆ بە دوورمان کەی، لە ناو خۆماندا تەبابین، لە فیتنە و ئاژاوە ژێڕانی دەوروبەریشمان خوایە بە دوورمان کەی. یا ربی خوای پەروەردگار عاقبەتمان بەخێر بژێڕی. آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.